وەزیری بەرگری ئەمریکا جێمز ماتس بە توندی ڕەخنە لە چین دەگرێت کە خەریکە دوورگەکانی دەریای باشووری چین بە کەرەسە و دەستگای لەشکەری پۆشتە بکات. ئەو پێدا دەگرێت ئەو سیستمانی چەک کە لەم دوانەدا بۆ ئەو ناوچانە نێردراون مانای ترس بە بەرنانی دراوسەکانی چینە. ڕێبازی چین لە دوورگەکانی دەریای باشووری چین تەواو بە پێچەوانەی کراوەیی استراتێژی ئێمەیە کە برەوی پێدەدەین. ڕێبازەکە بە پێچەوانەی ئامانجەکانی سنووری چینە. ئەو ئاماژەی پێدا کە چین موشکەکانی دژی گەمی و موشکەکانی زەوی بۆ ئاسمان ئامێر بۆ شێواندنی دەستگای ئەلەکترۆنی ناردووە و هەروەها جێگیرکردنی فڕۆکەیەکی بۆمب هاوێژیش لە دوورگەکانی پارسەل بۆ کەناری ڤیەتنام دەگرێتەوە. سڕڕای ئیدعاکانی جێگیرکردنی ئەو سیستمانەی چەک لەلایەن چینەوە پەیوەندی ڕاستەوخۆ بۆ مەبەستەکانی ترێزۆبەرنان و زۆرملی هەیە. پۆشتەکردنی دۆرگەکانی جێگای دەمەتەقەی دەریای باشووری چین ڕاستەوخۆ بە پێچەوانەی بەڵێنیدانێکی سەرۆکی چین لە ساڵی 2015 لە کۆشکی سپیە کە گوتیانە و کارە ناکەن. ئەگەرچی زۆربەی جیهان تیشی خستۆتە سەر کۆبوونەوەی لووتکەی نێوان کوریای باکوور و ئەمریکا، کۆبوونەوەی ئاسایشی لووتکەی ئەمساڵ واتە وتوێژی شانگەری بە تایبەتی تیشکی خستۆتە سەر قۆناغی درێژخایانی داهاتوو و هەروەها چلۆن لەگەڵ ڕەفتاری هێرشبەرانەی چین هەڵسوکەوت بکەن.